بۆ قسەکردنی زیاتر لەبارەی ئەوەی تا هاوڵاتیان تا چەند پابند بوون و گرنگی پابند بوون بە ڕێنماییەکانەوە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دکتۆر فریاد عوسمان نوێنەری بەڕێوەبەراتی فێرچەنەری لە لیژنەکانی قایم قامیەت. دکتۆر سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش. دکتۆر لەماوەی ئەم دوو ڕۆژەیە لیژنەکانتان لە کارەکانی خۆیان بەردەوام بوون، ئەوەی بینیتان بە چاوی خۆتان تا چەند پابندی هەبوو؟ سڵاو لە ئێوە ژنە پیرۆزە لە ئێوەی بەڕێز و تەواوی هاوڵاتیان و مسلمانانی کوردستان و گیانەکەم ئینشاءالله. زۆر سپاس. هەڵبەت لیژنەکانی قایم قامێت بەدەستخۆشیەوە بۆ هەموو لایەک، بۆ هەموو لیژنەکانی قایم قامێت و هێزە ئەمنیەکانی شاری سلێمانی کە توانیمانە ئیمساڵ جیا لە پارساڵ جیاوازێکی زۆر ببینین لە شێوازی قوربانیکردن و لە شێوازی سەربڕینی ئاژەڵ لە دەروی کوشتارگە و لە ناو کوشتارگە. من نتوانم بە ئامارێک دەست پێ بکەم کە لە بەڕێزان ستافی کوشتارگەی نوێی سلێمانیەوە دەسم کەوتووە لە ماوەی 2 ڕۆژ کارکردنیان توانیویانە 80 تەن گۆشتی تەندروست بدەنەوە دەست هاوڵاتیان کە بە نیازی بە جێگەاندنی سنەتی قوربانیکردن بوون. ئەمە جێی دەستخۆشیە و جێی دڵخۆشیە کە گۆشتێکی تەندروست دەڕاتەوە ناو هاوڵاتیان و قوربانیکی تەندروستە. لەگەڵەوەشە بڕی 2 تەن گۆشتی ناتەندروست ڕەفز کراوەتەوە کە هەم لەلایەن ستافی کوشتارگەوە لەناو براوە کە بەهۆی بوونی نەخۆشی جۆرا و جۆر لە نەخۆشیە مرۆڤەڵیەکان مرۆژەڵەکان ئەمەش توانرا ڕەت کرێتەوە و لەناو ببرێ. ئەمە جێی دەستخۆشیە بۆ ستافی کوشتارگە و بۆ تاوی هێزە ئەمنیەکان و بۆ لیژنەکانی قایم قامێت کە ئەتوانم بڵێم جیاواز لە ساڵانی تر کاردانەوەیکی زۆر ئیجابی هەبووە و دەستخۆشیش لە هاوڵاتیانەکەین کە بەدەم داواکاریەکانی لیژنەکانی قایم قامێت و بەڕێز قایم قام و ئەو ئیدارەکانی سلێمانیەوە هاتوون. ئەتوانم شتێکی کەش بخەمە ڕوو کە هەر لە میانی ئەم پشکنینانی کە لە کوشتارگە کراوە با لێ دەست پێ بکەین 50 ئاژەڵی زیندوو کە گومان دەکرێت گومانی تای خوێنبەربوونی لێ دەکرێت بە بوونی گەنە بەسەر لاشەکانەوە ئەوانش دیسانەوە ڕەفزکران و کەرەنتین کراون و چارەسەر وەرەگرن و دواتر سەربڕینیان بۆ دەکرێت گە دوای قوربانیش بێ ڕادستی خاوەنەکانیان نەکرێتەوە. ئەمە جێی دەستخۆشیە و جێی دڵخۆشیە. پێشتر بەڕێستان راپۆرتێکتاندا سەبارەت بە پیسکردنی ژینگە لە هەولێر بەدڵنیا و لە سلێمانی شەروایە لە کوردستان و توانم بڵم عێراقا بەم شێوەیە. هیوادارین لە ساڵانی ڕابردوو داهاتوو ببورن، لە ساڵانی داهاتوو ئەمە کاڵ بێتەوە بەرەو ئەوە بڕۆین هەمومان ژینگەمان خۆش بێ. ئەمە لایەنە تەندروستی و ئەوە بوو، بەڵام لایەنە ژینگەیەکەشمان بیر نەچێت. ئێمە ئەگەر ئاژەڵێک 80 کیلۆ بێ 40 کیلۆی پاشەڕۆ و با بڵێن پێست و پاشەڕۆ و ڕێخۆڵە و ورگ و ئەو شتانەیەتی 40 کیلۆ گۆشتی ئەچێتەوە دەستخاوانەکەی. ئەمە ئەگەر تۆ بین یەک وەکو داتایە گۆری گرین بەڕاستی کارەساتە لە وڵاتێکە تۆ ڕاستە قوربانیەکەی، بەڵام خەڵکی کە ئەبێتە قوربانی بەدەست ئەو ناژینگە تەندروستی کە تۆ هۆکاری بۆ ئەوەی کە ببیتە سەرچاوێکی بڵاوبوونەوەی نەخۆشی لە شارەکە. بڵێ دکتۆر باس لەوە کرد 2 تەن گۆشت لە ناوبراون، شێوازی لە ناوبرنی ئەو گۆشتانە چۆنە؟ بە چه ڕێگەیەکە کرێت؟ ئێمە بەڵێ بە دڵنیایەوە لە ڕێگەی سووتانەوەیە هەموو کوشتارگەکانی هەرێمی کوردستان پابەندی ئەو ڕێنمایانن کە لە یاسای عێراقیە هاتوون. ئێمە هەر ئاژەڵێک لە پشکنین دەرنەچێ بە دڵنیایەوە شێوازی تایبەتی خۆی ئەوی شێوازی سووتانە کە محرەقی تایبەتمانێ لە کوشتارگە و بەو ڕێگەی لەناو دەبرێت. بەڵێ دکتۆر ئەوەندەی ئەم 2 ڕۆژە گەڕان لە کوچە و کۆڵانەکان هەستان بەوە کرد کە خەڵک هێشتا پابەند نەبوو هەر لە ماڵەکانی خۆیان بڕیاری داوە کە ئاژەڵ سەر ببڕێت؟ بەڵێ بە دڵنیاییەوە لە کۆڵانەکانیش سەربڕین هەبوو ئیمساڵ نای شارینەوە و لەسەر شەقامەکانیش سەربڕین هەبوو بەڕێستا لە راپۆرتەکە بەیانی ئاماژەتان پێدا بەو هۆیەوە خەڵکانێک دەستگیر کراون و ئەگەر بێت و بەم شێوەیە سەرپێچی بکەن بە دڵنیاییەوە دەستگیرەکرێن چکە پێمان ناخۆشە ئەم بڕیارە دراوە، بەڵام ناچاریشین لەبەر سەلامەتی گیانی قەسابەکان خۆیان و خێزانەکانیان و هەم هاونیشتیمانیان پەنامان بردۆتە بەر ئەمە. لەبەرەوە ئەگەر بێت و بەم شێوەیە بتوانین کۆنتترۆلی کەین ئەوە بۆ هاوڵاتیان هەمووی باشتێکە. من دڵنیام ساڵی داهاتوو ئینشاڵڵا ئەوەی کێسە لە ماڵی شەو سەرێ بڕێ دڵنیام پەناباتە بەر کوشتارگە لەبەرەوەی بینێتەوە ئەبیسێتەوە کە سوکاری خۆی خەڵکانی کەس نزیکەکانی کە ئەگەر لە کوشتارگام سەربڕینی کردبێ چەنێ ئاسوودە بۆ چەنێ دڵخۆش بۆ بۆی گۆشتێکی تەندروست و بە بێبوونی هیچ پاشەڕۆ و پاژماوەیەک لە حەوشەکە یاخود لە ماڵەکە یاخود لە
هەر شوێنێکە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە بە هەمومان بتوانین ژینگەیەکی تەندروست و قوربانیکی تەندروست بۆ هەموو لە دەسەبەر بکەین. بەڵێ دکتۆر دەتوانانی ینی بڵێن ئەوانەی کە دەزی کراون ژمارەیان چەند کەسەوە ئەوانەی کە دەزی کراون ینی هاوڵاتی ئاسایی نەبوون لە ماڵەکەی خۆیان قوربانیکەن بەڵکو هەوڵیان داوە لە سەرجادە گۆشتەکە بفرۆشتەوە بەبێ پشکنین. بەڵێ بە دڵنیایی ئەوانن کە لەسەر شەقامەکان بە شێوەیەکی ناسایی کوشتاریان کردووە و دەستگیراوە ئەتوانم بڵێم بەسەر بڕی 5 تەن کەلوپەل چونکە 2 سیاری 2 تەنی زیاتر ئێمە بەس کەلوپەلی قەسابیمان دەست بەسەراگرتووە کە هەڵهاتوون ئەو قەسابانی کە لەسەر شەقامەکان بوون هەڵاتون لە کۆتە و لە چەقۆ و ئەو کەرەسانی کە بەکاریان بۆ سەربڕینی ئاژەڵ بە شێوەیەکی ناسایی هەمووی دەستی بەسەرا گیراوە خۆشبەختانە هەمووی لە شوێنێکی تایبەتمەندا دانراوە و دواتر بڕێ لێ دەدرێت کە ئەماش دیسانەوە لە چوارچێوە ئەو هەڵمەتایە بۆ بەرەنگاربوونەوەی ئەو شێوە ناشارستانی لە سەربڕینی ئاژەڵ بە شێوەیەکی ناسایی و لە هاوکات لەگەڵ ڕێگریەکان لە پەتای خوێنبەر بەڵێ دکتۆر تا چەند گرنگە هاوڵاتیان پابەندیەوە بن کاتێک گۆشتە کڕن لە دوکان لە شوێنە باوەڕپێکراوەکان بکڕن کاتێک پشکنینی بۆ کراوە بۆ پێی کە لەسەر شەقام کاتێک گۆشتەکرێ ڕاستە ڕەنگە 2000 دینار کورە با بڵێن 5000 دیناریش ئەگەر هەرزانتر بێت لە دوکانێک لە مارکێتێک بەڵام خوا نەخواستە لە تووشبوونی بەتای خوێنبەربوون ئەگەری مردنی بە ڕێژەیەکی بەرزەیە بۆ چارەسەرەکەشی ئەجگار گرانە تا چەند گرنگ هاوڵاتیان جێ بە هەرزانیەکەی نەدەن بچن لە دوکان و بازاڕەکان بیکڕن ئەگەر شتێک گرانتریش بێت لە پێناو تەندروستی خۆیانە. بەدڵنیایی ئەوەی جەنا بدوێتی زۆر تەواوە ڕاستە ئەمە پێشتری لە هەموو میدیاکان و ڕامانگەیان و هۆشاریمان بڵاو کردوێتەوە کە بە هەموو شێوەیە گۆشتی سەر شەقامەکان بە شێوەیەک کە نایاسایی سەردەبڕێ پێچوانەی ڕێنمایەکانە و هیچ مەرجێکی تەندروستی ڤێتەرنەریتیان نیە بەم هۆیەوە ئەتوانم بڵێم کەسی کڕیار زەرمەند دەبێ بێجگەلەوەی پارەکەی ڕوا لەو بڕایان تووشی زەرێکی مادی زیاتر بێ بە خەرجکردنی دەرمان و داو دەرمان لە خۆیان چونکە ئێمە هیچ باڵێن گرنتێک نادین بە گۆشتی سەر شەقامەکان بگرێت زۆربەی زۆریان نەخۆشن ئەو ئاژەڵانن کە نەخۆشییانێ ڕەف دەکرێنەوە لە قەسابخانەکان لە کوشتارگەکان بەداخەوە چەند هاوڵاتیەک ئەچن پەنابەنە بەر سەربڕین نایاسایی لەبەرەوەی ئەم ئاژەڵە وەک چۆنەڵی لە دەستی نەڕات و بڕێک پاری دەستکەوێتەوە چەند هاوڵاتیەکە منە قوربانی لەوەی کە گۆشتێکی ئاوە خراپ دەکڕن. بەڵێ بەڕێز دکتۆر فریاد عوسمان نوێنەری بەڕێوەبەرایەتی فێرچەنەری لە لیژنەکانی قایمقامێر لە سلێمانی و لەگەڵماندا بووی سپاس بۆ کاتەی بەێمەتاندا. زۆر سپاس بۆ سپاس دکتۆر.